بەخێر بێ ئیلای دەخەن زۆر سپاس قوربان. ماشەڵڵا بۆ موعیدەوە مەزبوطەتە واللهی نازانم ئەو بەرنامە زۆر بووم قڕز بوو. زانی چ بوو؟ سویجی سارەم بزر بوو، جلکم وتی نەکرا بوو، خوای گوتم وەلو بەرنامە ناڕەوە. اینجا شتێک بوو بە پرسیار بووم جا من لەوەتی تۆم بینیەوە یا کاڵێن ئیلایدا یەکسەر هەموو خەڵک بیرێتێ بۆ جلە کوردیەکانە کاتی تەژور و شۆک بووم جلی کوردی لە بەرنە بوو چۆن گوتم با جارە جیاواز بێ، چکە پرۆگرامینگ زۆر جیاوازە بینیمەوە، گوتم با جیاواز بێ. جیاواز بووی بینە چۆن لەگەڵ جلی کوردی یعنی من عاشقی جلی کوردیم، دوای باوکم عاشقی جلی کوردیم. هەر بمێنە باوکت بۆ دیشەڵڵا. سپاس. پێم بڵێ قڕز نییە گۆرانی وتن بە سۆرانی و بە بادێنی تورکی بە تورکی وڵاهی قورسە، بەڵام ئەگە ئینسان لە دڵەوە ئیشەکەی بکە قرس نییە بۆ من. خۆشم دەوێت ئیشەکەم یعنی زۆر تایبەتە بۆ من، چونکە زۆر قوربانیم دا لەبەر ئەو ئیشێ. هێشتا حازرم قوربانی بدەم ئەو با دیار بکرێ. خۆشم دەوێت ئیشەکەم ئەلحەمدوللا. هەمیشە باوکتت لەگەڵە ئەمڕۆ چۆن باوکتت لەگەڵ نییە؟ وڵاهی لە ئیش بوو دوایتر یعنی پرۆگرامەکە زانم کەسی چۆن لێرە بۆە پێویست نەدەکرد بێتەوە. ئەگەر جێکی سیقەی نەبووە یان کەسەکانم ئەنا ناسیبە حتمان لەگەرم دەبوو. سیقەی بۆم گوایە. سوپاس باوکەگیان. بەنیاز بێ کتێبێک لەسەر خۆت بنووسی چیت لێ کرد؟ گەشتی بەکوێ؟ هەر ئەنووسم من ڕۆژانە ژیانی خۆم ئەنووسم، یعنی چیم بەسەر هات، چیم کردووە، ئەوڕۆ لەکوێ بووم، چ خەمەکم هەیە، ئەمەوێت چی بکەم، هەموو بە ئەنووسم. چیرۆکی من تەواو نابێ، کەینی مردمە وەختە چیرۆکم ئینشەڵڵا تەمەن درێژە بی. ئینشەڵڵا. گۆرانیەکی ئاینی دۆتووە؟ بەڵێ دوو. زۆر دیرێک نەبووم. ئەوەی کە من بیستە بووم گۆرانیەک بوو، باسی وەزمونە بکە چۆن بوو، چۆن بڕیاردیە گۆرانی دینی بکەیت؟ طبعاً بۆ خەڵکی ما ئەگەر بێت و گۆرانی بێش بەلای دینیەوە بچیتەوە زۆر پێیان خەڵەتە، بەسوە نییە. ئێمە لە ژیانی شەخسیەوە مەسا من کەسێک لە عایلی خۆم هەموو قورئان خوێندن، نوێژکردن ئەلحەمدوللا، هەروە منیش. یعنی ئەوە نییە کە تۆ گۆرانی بێژی و لایف موزیک ئەەکەی بێ خزمەتی خەڵکیان لەسەر شەشە دەردەکەوی تۆ ناتوانانی لە ڕێی دین بچی، وان نییە. منیش حەزم دەکرد کە بەلای دینیەوە ئیشێکی کارێکم هەبێتن و بەپێ یارمەتی مامۆستا کەوزایر و باوکم دوو کاری هونەریم کردووە ئاینی. ئەلحەمدوللا سەرکەوتنی باشترژی ناچوونا و دری خەڵک من ئەوەم هەیە کە حەزم لێیە بە هەموو جۆرێک بێمە خزمەتی خەڵک، بەلای دین، بەلای پۆپ، بەلای ئارەبێس کە چەقیان لە خۆیان بدەن، بە هەموو ستایلێکی حەزم لێیە بێمە سەر خزمەتە. باش باسی ئەوتر کە لایڤ موزیکەکەی چۆن بڕیارەتدا دەستکەی بۆ کارە قڕز نەبوو بۆت لایڤ موزیک بۆ تۆ چۆن؟ زۆر قڕز بوو، زۆر شەرمم دەکرد یەکەم جار کە دەست پێ لایڤ موزیکم کرد، چونکە من دەمێک بوو دوای پرۆگرامەکە کە بەشدار کرابووم دەمێک بوو بەس کلیپم دەکرد، کاری نوێم دەکرد، حەزم لێ بوو بە ستایلێکی جیاواز بتەقیمەوە ئەوجا دەست بە لایڤبان بکەم. تەنها لایڤ نا، حەفلای تایبەت بوو کوزاوە و عید میلادەکان زۆربیان ئەچووم. لایڤ موزیک زۆر قورسە، چونکە هەزاران خەڵک لە پێشت دادەنەشی لایڤ موزیکە کە دەرێن لایڤ بە لایڤ گۆرانی ئەڵێ شتێکی زۆر قورسە، بەس ئۆرکێسترای پشت زۆر میمە کە جماعەت لەگەرت ئازف دەکەنەوە لەگەرت دەبن، ئەوە زۆر میهمە. پێکۆ ئەلحەمدوللا تەسە سەرکەوتنی باشترمانینە، جاری وایە لەناو گۆرانی پێکەنینمان دێ سەحبەت دەکەین شتی واش دەبیتن، بەس بەعام لایڤ موزیک خۆشە. یەکەم کەس کێ بوو کە بە ئیلای دای و دەنگت خۆشە ئیتر لەوە ئەو پشتگیری کردی وتی دەنگت خۆشە گۆرانی بڵێ؟ پێتان سەیر دەبی بەس دایکم بوو، دایکم زانی دەنگم خۆشە، چونکە ڕۆژێک لەسەر سیستەم دانیشت ینی خۆمان درێژ کردبوو لەو گۆڕە ئیشمان دەکرد، ئیش ماڵمان دەکرد، لەو گۆڕە دەنگەکە بەرز عەسەبی بووم گۆرانیم گوتەوە گوتی تۆ دەنگت زۆر خۆشە بڵێ هەرچەندە کە دەرکەوتم بوومە گۆرانی بەش پێی ناخۆش بوو، چونکە عەشیرەتی دایکم زۆر
گەورەنە پێی ناخۆش بوو بە زوای ئەوش لەگەر وەزعەکەی لێ ڕاحەت ئێستاویش پشگیری الحەمدلله خوا بەزیاد بێ ئەگەر ژیانی ئیلایدا لە دوو وشە پێک بێت ئەو دوو وشەیە چییە؟ هونەر بابم باوکت بمێنێ ئایشە تۆ مایکەکە بگرە جارێ گۆرانەکەم بۆ بڵێ ئینجا دای تۆزە پرسیاریکەت لێ یەکەم تو یاری تنه گوتمن خاطرته خوزیم زانی با چه با گاتناته تو یاری تنه گوتمن خاطرته خوزیم زانی با چه با گاتناته بلا کس نبینه درد جدایی او چند ساله دل سوژنی بیاته بلا کس نبینه درد جدایی او چند ساله دل سوژنی بیاته ئەی دەنگ خۆش یاخوا قەت دڵە نەسووتێ مایکەکەم بەرەوە با پرسیارێکترە لێ بکەم دەنگ خۆشترین هونەرمەندی سۆرانی کێ بەلای تۆ؟ وەڵی ئەو پرسیارە نەبوو ئەو زۆرن بەڵام تر کەسێکی زۆر تایبەتە بۆت خۆی لەوانە سوورانێوی نەبی بەس گۆرانی سوورانی یانی بێژی هونەرمەندێکی بتوانە هەڤاڵ ئیبراهیم باسی هونەرمەندی سۆرانی یەکەم یا وەڵی گەلێکن یا یەکێکم پێ بڵێ یەکێک وەڵا کامگار دەنگی زۆر خۆشە یەک دوو جار چوومە لایوی باشە گۆرانێکم بۆ بڵە سۆرانی Ay felek bunçmen doğruna neylabım Şeytu şeytabım Yar yaran Nesme yarın hazenin Ay felek bunçmen doğruna neylabım Şeytu şeytabım Yar yara nesme yarın hazenin Halvaday doğca vicvani ta Der beder beduvayı verda halita Çare ya Tüpkem ey azizim yarım ڕاستی چاوی دیگەرە زۆر سپاس ئینسان عاشقی بێت. گیانێکە ئەتوانێت بیکەم بە سێ وشە عاشقی چێوی بڵێ هونەر باوکم چاوی تاوان ئەرێ وەڵڵا چاوی چاوان ئەیکێ چەند جوانە چاوی چاوان ڕاستی چاوێکی تایبەت هەیە ئەوەی یەکیان زۆر عاشق چاوی قاهوە ئیجا هەیە وەختی تەماشای چاوت دەکەن زیاتر عاشق دەم کاکە بەسە پڕۆگرامەکە با نەکەینەوە تا پرسیارە لێ بکەم بەرهەمی تازە چیت بەدەستەوەیە ئەو پرسیارە زۆر خۆشە دوو بەرهەمی زۆر زۆر جیاوازم هەیە سۆرانی بادینی بەڵامی وە بزانیم یەکەمەکە بادینیەکەیە کە بڵاو ئەکرێتن و ئیشی لەسەر دەکەینەوە زۆری نەماوە بەس ڕێکۆردەکەمانمە حتمان بە شانازیەوە دوو کاری جیاوازم هەیە بە ستایلی جیاواز ئینشاءڵڵا و جارە سەرکەوتنی باشتر دێ ئینشاءڵڵا چاوەڕێی بەرهەمە زۆر زۆر نوێیەکان خۆش زۆر زۆر سپاس دەکەم عەزیزم زۆر زۆر سپاس قوربان